سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کاردانەوەی بنەماڵە دادخوازەکانی کوردستان بەرامبەر بە حکمی ئەعدامی پاخشان عەزیزی، بانکێشت و وەرگرتنی بەڵێننامە لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینە، بێتاوان ناسینی ڕۆیە حەشمەتی لە تۆمەتی تەبلیغ دژی نیزام لە شاری سنە، گیانەدەستانی کرێکارێکی بیناسازی لە کامێران، سەپاندنی سزای زیندان بەسەر هاوڵاتیەک لە شاری نەغەدا، خۆپێشاندانی کوردان دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا، دەست بەسەرکرانی جەیان کەس لە جوولەمێرگی باکووری کوردستان و مانگرتنی پەرستاران و کادری دەرمان لە نەخۆشخانەی لوقمان حەکیم لە تاران. کارزانەوەی بنەماڵە دادخوازەکانی کوردستان بەرامبەر بە حکمی ئەعدامی پاخشان عەزیزی. ڕۆژی پێنجشەممە 20 بەفرانبەری 1403 بنەماڵە دادخوازەکانی کوردستان لە چەندین پەیامی ڤیدیۆیدا خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پاخشان عەزیزی و وریشە مورادی بوون. بە پێو ڤێنالێ و ڤیدیۆیانێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، دایەکی پەیمان منبەری، دایەکی حەبیبوڵڵا فەتحی لە دیواندەرە، بنەماڵەی هومەن عەبدوڵڵاهی، باوکی شاهۆ بەهمەنی و باوکی سارینە سەعەدی لە شاری سنە لە چەند پەیامی جیاجیادا خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پاخشان عەزیزی و وریشە مورادی بوون و پشتیوانی خۆیان لە بەندکراوانی سیاسی ڕاگەیاند. لە لایەکی دیکەوە دایەکی هەمیشە زیندوو ژینا ئەمینی لە ستۆریەکی ئینستاگرامیدا وێنەی پاخشان عەزیزی دانا و نووسی جیا لە هەر بیر و بۆچوونێک ئەعدام حکمێکی نامرۆڤانەیە و پاڵپشتی لە حەقی حەیات، پاڵپشتی لە ئینسانیەتە. بانکێشت و وەرگرتنی بەڵێننامە لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینە. بەپێی راپۆرتی دادبان، ناوەندە ئەمنیەتیەکانی ڕەژیم لە ڕۆژهەڵاتی کوردستان وێران دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینایان بانکێشت و بە زۆرەملێ بەڵێننامەیان لێوەرگرتوون. بە وتەی یاساناسان، وەرگرتنی بەڵێننامە لە خەڵکی مەدەنی کارێکی نایاساییە و ناوەندە ئەمنیەکانی ڕەژیم مافی ئەوەیان نییە بە زۆرەملێ خەڵک ناچار بە واژۆکردنی بەڵێننامە بکەن. ڕەژیمی سەرکوزگەری ئیسلامی کە لەسەر هەڵدانی دووبارەی خەڵک دەترسێ، هەوڵی داوە لە ڕێگەی بانکێشتی دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینە و وەرگرتنی بەڵێننامە بەر بە دەستپێکی دووبارەی ناڕزایەتیەکان بگرێت. بێتاوان ناسینی ڕۆیە حەشمەتی لە تۆمەتی تەبلیغ دژی نیزام لە شاری سنە. ڕۆیە حەشمەتی هاوڵاتی خەڵکی شاری سنە کە لە مانگی گۆڵانی ساڵی 1402 بە بیانوی بڵاوکردنی وێنەی بێحەجاب لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەست بەسەر و بە تەبلیغ دژی نیزام تۆمەتبەرکرا بوو، لەو تاوانە بێبەری ناسێندرا. ڕۆیە حەشمەتی لەلایەن دادگای سنەوە بە 74 زەربە شەلاق مەحکوم کرا و لە کاتی لێدانی قامچیدا سرودی بەناوی ژن، بەناوی ژیان، جلوبەرگی کۆمەڵایەتیمان دڕان، شەوی تاریکیمان ڕۆژە بێتەوە و قامچیەکان دەبنە تەوەرداز بەسەر جەلادەکانی خوێندبوو. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە کاردانەوەی توندی کۆمەڵگای بەدوای خۆی داهێنا و لە ڕۆژانی ڕابردوودا بۆ جارێکی دیکە دادگایی و ئەم جارە لە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بێتاوان ناسێندرا. گیانەدەستانی کرێکارێکی بیناسازی لە کامێران. ڕۆژی چوارشەممە 19 بەفرانبەر کرێکارێکی بیناسازی بە ناوی عارف چوار ئەرکان لە کاتی کارکردن لەسەر بینایکی نیوەکارە بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستا. عارف چوار ئەرکان خەڵکی گوندی پەشاوای سەر بە شاری کامێرانە و لە کاتی دامەزراندنی نەمای ساختمانێک بەهۆی نەبوونی منی شوێنی کار لە بەرزایی بەربووەتە خوارەوە و دەست بەجێ گیانی لەدەستاوە. سەپاندنی سزای زیندان بەسەر هاوڵاتیەک لە نەغەدا. شارۆمەندێکی خەڵکی گوندی ئەلاوای سەر بە شارستانی نەغەدا بە ناوی محەممەد ئەمینیفەر لەلایەن لەقیەکی دادگای انقلابی مەهاباد بە 29 مانگ زیندان مەحکوم کرا. ڕۆژی دووشەممە 11 بەفرانبەری 1402 محەممەد ئەمینیفەر لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ لێپرسینەوە ڕەوانەی گرتوخانەی سڵاتی ورمێکرا.
ناوبراو پاش دادگایکردن بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حەزبەنێرەکانی ڕژیم و تەبلیغ دژی نیزام بە 29 مانگ زیندان مەحکوم کرا. خۆپێشاندانی کورزان دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا. ڕۆژی پێنجشەممە 20 بەفرەمباری 1403 کوردانی باکوور، ڕۆژاوە و باشووری کوردستان هاوڕێ لەگەڵ کوردانی دانیشتووی ئەوروپا لە وڵاتەکانی فەڕەنسا، ئاڵمان و سوئید هاوکات لەگەڵ ساڕۆژی تیرۆرکردنی سێ ژنی تێکۆشەر بەناوەکانی سەکینە جانسێز، لەیلا شەیلەمەرز و فیدان دۆغان ڕژانە سەرشەقام و دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دروشمیان بەرز کردەوە. بەپێ راپۆرتەکان خەڵکی شۆڕژگەر لە شارەکانی نیسبیەن، دێرسیب، مەخموور، شەنگاڵ، قامیشلو و حەسەکە، هەروەها لە شارەکانی فرانکفۆرتی ئاڵمان، ستۆکۆلم لە سوید و پاریس لە فەڕەنسا تیرۆری سێ ژنە تێکۆشەری کوردیان بە توندی شەرمەزار کردووە و خوازیاری مەحاکمە و سزادانی تاوانباران بوون. بەشداربووانیە و چالاکیانە هەروەها هێرشەکانی دەوڵەتی تورکیا و گروپە جیهادیەکانی سەر بە وڵاتەیان بۆ سەر ڕۆژاوای کوردستان بە توندی شەرمەزار کرد و داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد ڕێگە لە کۆمەڵکوژی خەڵکی ڕۆژاوای کوردستان بگرن. دەست بەسەرکردنی جەیان کەس لە جوولەمێرگی باکووری کوردستان. پۆلیسی تورکیا ڕۆژی پێنجشەممە 20 بەفرەمبەر هەڵی کوتایە سەر ماڵی شارەومەندان لە جوولەمێرگ و دەیان کەسیان دەست بەسەر کرد. بە وتەی مێدیاکانی باکووری کوردستان، پۆلیسی تورکیا بە فەرمانی دادستان هێرشی کردوتە سەر ماڵی دانیشتوانی شاری جوولەمێرگ و دەیان کەسیان بە تۆمەتی تەبلیغ بۆ گروپی تیرۆریستی دەست بەسەر و ڕەوانەی زیندان کردووە. مانگرتنی پەرستاران و کادری دەرمان لە نەخۆشخانەی لوقمانی حەکیم لە تاران. ڕۆژی پێنجشەممە 20 بەفرەمبەر پەرستاران و کادری زەرمانی نەخۆشخانەی لوقمانی حەکیم لە شاری تاران بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە جۆخی خراپی پیشەی و معیشەتی دەستیان لە کارکێشایەوە و مالیان گرت. پەرستاران و کادری زەرمانی نەخۆشخانەی لوقمانی حەکیم هاوڕێ لەگەڵ کادری زەرمانی نەخۆشخانەی گاندی لە ڕۆژی سێشەمەوە مانیان گرتووە و بە کۆبوونەوە لە شوێنی کارەکانیان خوازیاری زیادکردنی حەقدەست، چوونە سەرەوەی تاعرەفەی پەرستاری، پێدانی ئیزافەکاری و کارانە، پەرداختی 8 مانگ حەقدەستی دواکۆت و دامەزراندنی هێزی کاری نوێ و کەمکردنەوەی ساعاتی کار بوون. کۆبوونەوەی بنەماڵەی قوربانیانی کەمپی پاکبوونەوە لە مادەی هۆشبەر لە لەنگڕود. ڕۆژی پێنجشەممە 19 بەفرەمبەر بنەماڵەی قوربانیانی ڕووداوی ئاگرکۆچنەوە لە کەمپی پاکبوونەوە لە مادەی هۆشبەری لەنگڕود کۆبوونەوە و خوازیاری مەحاکمەی تاوانباران بوون. ڕۆژی 12 خەزەڵوەری ساڵی 1402 ئاگر لە کەمپی پاکبوونەوە لە مادەی هۆشبەری لەنگڕود کۆتەوە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 36 کەس گیانیان لەدەستا. پاشەو ڕووداوە پەروەندەی قەزایی بۆ بەڕێوەبەرانی کەمپەکە دروستکرا، بەڵام هێشتا هیچ یەک لە تاوانباران محاکمە و سزا نەدراون. بەیاننامەی کرێکارانی شەرکەت واحەدی تاران بۆ پشتیوانی لە کرێکارانی بەندکراو. سەندیکای کرێکارانی شەرکەت واحەدی تاران ڕۆژی پێنجشەممە 20 بەفرەمبەر لە بەیاننامەیەکدا خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ئیبراهیم مەدەدی، داود ڕەزەوی، ئانیشا ئەسەدوڵڵاهی و ڕێحانە ئەنساری نژاد بوون. سەندیکای کرێکارانی شەرکەت واحەدی تاران لە بەیاننامەکەیدا بەندکران و بێبەشکردنی چالاکانی کرێکاری لە دەرمان بە توندی شەرمەزار کرد و ڕایگەیاند ڕاگررتنی داود ڕەزەوی، ئانیشا ئەسەدوڵڵاهی، ئیبراهیم مەدەدی و ڕێحانە ئەنساری نژاد لە زیندان هیچ بنەمایەکی یاسایی نییە و ئەبێ بە زووترین کات ئازاد بکرێن. شەپۆلی دەستبەسەرکردنی شارۆمەندانی بەلوچ لە زاهیدان. بەیانی سێشەممە 18 بەفرەمبەر 38 شارۆمەندی بەلوچ لە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەرگەڕەکی نوسرەدابادی زاهیدان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزران. بە پێ راپۆرتی حاڵبەش، هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی و بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردوتە سەر دانیشتوانی گەڕەکی نوسرەداباد و 38 کەس لەوانە چەند ژن و منداڵیان دەست بەسەر کردووە. ناسناوی 20 کەس لە دەست بەسەرکراوان بریتیە لە
میرخان نارویی، ئیمان نارویی، میلاد نارویی، مهرشاد نارویی، محەممەد نارویی، فەزڵ ئەحمەد نارویی، فەرشید نارویی، سەفەر نارویی، یاسین نارویی، مهدی نارویی، ئازین نارویی، ئەمینۆڵڵا نارویی، محسن نارویی، ئەمین نارویی، موسا نارویی، مەجید نارویی، عەبدولحەکیم نارویی، عەبدولغەفور بەندور، ئیمان دێهمەردە و ئیمان نارویی. درێژە سەرکوتی ژنان و خۆکوژی سێ کچی مێرمەنداڵ لە کەراچ. شەوی پێنجشەممە 20 بەفرامبار سێ کچی تەمەن 15 بۆ 16 ساڵ لە خۆڕەمدەشتی کەراج لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتاییان بە ژیانیان هێنا و نەگین موعتەزێدی ئەکتەری سینەما و شانۆ لە کارەکەی دوورخرایەوە، هەروەها بەڕێوەبەرانی مەراسمی موسیقای ئەرمەنیەکان ڕێگەیان لە چوونەژەرەوەی شەرارە دەوڵەتابادی و ئانی ئارەزومانیان بۆ نێو سالۆن گرت. بە پێوە ڤیدۆیانێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە سێ کچی مێرمەنداڵ لە خۆڕەمدەشتی کەراج بەهۆی گوشارەکانی حکوومەت و نەبوونی ئازادی لەسەر بینایەکی چەند نهۆمی خۆیان فڕێداوەتە خوارەوە و گیانیان لەدەستاوە. لەلایەکی دیکەوە لە شەوی بەراسمی موسیقای ئەرمەنیەکان لە تاران بەڕێوەبەرانی مەراسمەکە بە بیانووی تووڕدانی حەجابی ئیجباری ڕێگەیان نەداوە شەرارە دەوڵەتابادی و ئانی ئارەزومانیان لە مەراسمەکە بەشدار بن، بەڵام پاش دەربڕینی ناڕەزایەتی ڕێگەیان پێدراوە و لەلایەن خەڵکەوە پێشوازیان لێکراوە. لە هەواڵێکی دیکەدا ناوەندە ئەمنیەکانی ڕژیم نەگین موعتەزێدی ئەکتەری سینەما و شانۆیان بە بیانووی تووڕدانی حەجابی ئیجباری لە کار دوورخستەوە و ناوبڕا و ڕایگەیاند دەستێوەردان لە ژیانی شەخسی کەسەکان کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ژیان و مەعیشەتیان دادەنێت کۆتایی بە سەرکوتگەری بێنن. دووە هەواڵ گیانەدەستانی بەندکراوێکی سویسی لە زیندانی سمنان. دەزگای قەزایی ڕژیم ڕۆژی پێنجشەممە 20 بەفرامبار ڕاگەیاند بەندکراوێکی خەڵکی سوئیس کە ناسنەوی ئاشکرا نەکراوە لە زیندانی سمنان گیانی لەدەستاوە. لە ڕاگەیاندنی دەزگای قەزایی داهاتووە ئەو بەندکراوە سوئیسیە بە تۆمەتی سیخۆڕی دەست بەسەر و زیندانی کراوە و کاتێک هاوبەندیەکەی بۆ کڕینی کەلوپەل ناردووە لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هاوردووە. بەرپرسانی دەوڵەتی سوئیس کاردانەوەیان بەرامبەر بەو هەواڵە نیشانداوە و ڕایانگەیاندووە بە دووەداچوونی ورد بۆ بابەتەکە دەکەن. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.